ئێمە هیچ کێشەوانەمان دروست نەکرد بە شەرع و بە قانون لێک جوابدەوە بە بەرژەوەندی هەردووچیان یعنی هیچ ڕۆژێ لە ڕۆژان ئەکرێ لە خەڵکش پرسی من نەچوومە کچەکەم بێنمەوە ئەمە 3 ساڵی بەسەرا چوە تەراقنامەی هەیە بە هەموو شێوەیە بە شەرع لە لای مەلاو و لە لای حاکمش سەعات 4 هاتمەوە ماڵەوە خێزانم وتی بچینە بازار شتێکمان پێویستە چوین ئەو کچەی من لەگەڵ خوشکەکی دەرزی قورئان ئەخوێنن وتمان تەواو بوونا تەواو بوون ئەوان یعنی ڕەنگە دەوروبەری 5 بوو بێت من هەندێک ئیسراحەتم کرد لە ماڵ وتمان وا ئەسوڕێنەوە هەرت دەگری 10 دقیقە پێچ و ئێمە سوڕایان دیتمان زعدا ئزدیحام بوو مەشدا بەزوتمان دامی سیارەیە کچە بچووکەم وتی ناوەڵا ئەو محەمەدە بە گولە لە خوشکەکەمیدا لە ناو خەڵک لە پشتی لیوایەکی 200 پێشمەرگەشی لێ کەس دەنگی نەکردەوە خۆی ڕۆیەوە من هیچ متمانەیەکم بە هێزە ئەمنیەکان و پۆلیس نییە و هیچ ئامادەنی مەقبوڵش ناکەم هیچ دام و دەستگایەکی حکومەت و پۆلیس بێتە بەردەرگای من چکو من پێش ئەوەی حەدەث نەبوو بێ شکاتم کردووە چوومەتە مەرکە 2 جا بۆ خۆم چوومەتە لای مدیری ئاسایش و دوومە کاکە من ماڵم لە شوێنی خۆم بار کردووە احترامەن لە بۆ عایلەیە کە لە کچەکەم جا نەبۆتەوە ماڵی خۆم هەموو عالم دەزانێ خانۆکەم جێشتووە لەو بەرە دوورە لێرەوە هاتوومەتە ئێرە سەر زەعدای کەرکووک کاتومەتە ئێرە ئەنجە دوای ئەوە شکاتم گوتمە کاکە ئەم کابرایە من ئەمەوێ بە قانون بێ ئەم کابرای هێرشی سەر ماڵمان دەکا هەڕەشە لە مناڵی بچووکشمان دەکا بەڕاستی کارەساتەکە جەریمەیە من پێم خۆش بوو لە خۆمی بدابایان لە کوڕێکم چکو ئەموو زەلامە و شەڕی کردو لێدایە بەس لە کچێکی دوو کچی بێتاوانی گونا ئەمە ئازایەتە